ئامادەوانی بەڕێز بەیانیتان باش بەخێر بێن. زۆر خۆشحاڵین بەم دەرفەتە و خۆشحاڵم کە هەمووتان لێرە ئەبینم. تێکەڵەیەکی جوان لە سەرمایەدارە بەڕێزەکان، لە حکوومەت و لە دۆستانمان لە IFC زۆر بەخێر بێن. زۆر سپاسی کاک ئامانجەکەم بۆ ئەو بیرهێنانەوەیە کە لەم ساڵانی ڕابردوو چەند ئیشی جوان کراوە لە پارێزگای سلەیمانی. زۆر جار لەبەر ململانەیە سیاسیەکان یان لەبەر دۆخە داراییەکان و دۆخە گشتیەکان لە بیرمانە چێ کە کۆمەڵێک سەرمایەداری بەڕێز بوێر نیشتیمان پەروەر زاڵە بن بەسەر هەموو ئەو تەحەدیاتانەی کە ڕوبەڕوویانە بێتەوە و داینەمۆی گەشەکردنی ئابووری کوردستان و سلەیمانین. وسپاسی کاکەمانجی شەکەم بۆ ئەو جوهودەی خۆی لە بەڕێوەبەرایەتی گشتی و بەرهێنانی سلەیمانی و ناکرێت لێرە باسی ڕۆڵەکانی کاک عەزیز بکەین کە پێش ئەو بەڕێوەبەری گشتی و بەرهێنام و لە سلەیمانی کە کاک ئامانج توانیوێتی درێژە پێدەری ئیشەکانی ئەو بێ. بەڵام لە پشت ئەم ئیشە جوانانەی کە پێشکەش بە ئێوە کرا ئەمڕۆ تیمێکی یەکدەستی جوان هەبووە لە ناو ئیدارەی خۆجەی سلەیمانی لە جەنابی مەحافزەوە بێگرە و جێگرەکەی لە ئەنجومەنی شارەوانی کە هەفتەی جارێک کۆبنەوە و ئەو بربەستانەی کە هەن لە بەردەم پرۆژەکان چارەسەریانەکەن. و بەڵێ ناو بەناو منیش ئیزعاجانەکەم و ئەپرسم بۆ ئەم پرۆژانە دوا کەوتون، بۆ ئەم عەرزە تەرخان نەکراوە، بۆ ئەتینە هێشتا ماوە و ئەمەش بە نەتیجەی ئەو هەمەهەنگیە جوانەیە کە لە نێوان بازاڕی کار و کەرتی تایبەت هەیە لەگەڵ حکوومەت. بەردەوام لەسەر خەتین لە پێناوی خێراترکردنی ئیشەکان لە سلەیمانی. زۆر خۆشحاڵین کە بەخێرهاتنی IFC بکەین بۆ سلەیمانی. سەردانتان لە کاتێکی زۆر هەستیاردایە بۆ عێراق و بۆ کوردستان و بۆ سلەیمانی. سلەیمانی لە مێژە ناسراوە وەکو پایتەختی ڕۆشنبیری، ئێستا خەریکە هەنگاوەنێ بەرەو خاوەنی ئابووریەکی سەردەمی و بەهێز. IFC لە مێژە هاوبەشێکی استراتیژی بووە و کاریگەری زۆری هەبووە لە وڵاتانی جیهاندا لە ڕووی گەشەکردنیان و لە ڕووی ئامۆژگاریکردنیان و لە ڕووی ئیستیسمارکردن لە پرۆژە استراتیجیەکانی جیهان. بۆیە ئامادەبوونتان ئەمڕۆ لە شارە حیاتەکە تەنها سەردانێکی تەشریفاتی نییە، بەڵکو دەنگێکی متمانەیە بە گەلەکەمان، بە دامەزراوەکانمان، بوو بە ڕۆیاشمان بۆ ئابووریەکی گشتگیرتر و بەهێزتر. سلەیمانی خاوەنی چەندین سوودە کە ڕەنگ بێ مەحاڵ بن لە شوێنەکانی تری عێراق ببینرێن. لە ساڵانی ڕابردوو وەکو کاک ئامانجیش باشی ئاماژەی پێدا، سلەیمانی بە پشتیوانی کەرتی تایبەتەوە توانیوێتی گەشەیەکی زۆر بەخۆیەوە ببینێ لە کەرتە جیاجیاکاندا. ئێمە هەندێ خاوەنی هەندێ لە بەهێزترین زانکۆ و پەیمانگا و ناوەندی توێژینەوە و ناوەندی ئاکادیمیەکانی هەموو عێراقین و خۆشحاڵم کە ئەمڕۆ ئەو ناوەندانە نەک تەنها ناوەندن بۆ فێرکردن، بەڵام ناوەندن بۆ توێژینەوە، بۆ لێکۆڵینەوە، بۆ دیراسەکردنی کێشەکان و دەستنیشانکردن و پێشنیارکردنی چارەسەرەکانیش بۆ ئەو کێشانە. بۆیە بەشێکی کاران لە کۆمەڵگا و لە گەشەکردنی ئابووری هەرێمی کوردستان. ئێمە لە سلەیمانی خاوەنی هێزێکی کاری زۆر بەهێزین کە ئەمڕۆ کەسانی لێهاتوو و شارەزا بەڕێوەبەری چەندین پرۆژەی استراتیژین نەک تەنها لە سلەیمانی بەڵکو لە هەموو عێراق خاوەنی ئازاترین مستەسمرین و بەرهێنەرین لە سلەیمانی کە نەک تەنها لە سلەیمانی ئیستیسمارەکەن، هەرچەندە هەمویان سلەیمانیەکەیان زۆر خۆشەوێ، بەڵام ئەمڕۆ ئەبینی لە دەرەوەی کوردستانیش و لە دەرەوەی عێراقیش ئیستیسماریان کردووە و خەریکە ناوی خۆیان ئەگەێنن بە بازاڕی جیهان. ئێمە خاوەنی یەکێک لە بەهێزترین کەرتی پۆلیس و ئەمنیشین
لە هەرێمی کوردستان خاوەنی یەکێک لە بەهێزترین و کاراترین کەرتی تەندروستیشین لە هەرێمی کوردستان و ژنانی کوردستان و ژنانی سلەیمانیش بە تایبەت بەشێکی کاران لە گەشەکردنی ئابووری هەرێمی کوردستان و ئەرێ ئابووری سلەیمانی چ لە ناو حکوومەت و چ ڕۆژ لە دوای ڕۆژ لە ناو کەرتی تایبەتیش بۆ ئێمە هەمیشە بەردەوامە بین لە پرۆژەکانمان بۆ گەشەکردنی تواناکانیان و بۆ دروستکردنی ژینگەیەکی لەبارتر تاکو و بەشداریەکی کاراتریشان هەبێ لە گەشەکردنی ئابووری هەرێمی کوردستان و سلەیمانی چەندین دەیەشە کە سلەیمانی یەکێک لە ئارامترین و سەقامگیرترین شاری هەموو عێراق بووە کە ئەمەش ژێرخانێکی پێویستە بۆ ئیستیسمار و بۆ گەشەکردنێکی بەردەوام لە هەموو ئەمە مهمتر ڕۆیای حکوومەتی هەرێمی کوردستان و بەتایبەت حکوومەتی خۆجەی سلەیمانی ڕێک هاوتا و گونجاوە لەگەڵ ڕۆیای IFC ڕۆیا و استراتیژی ئێمە ڕوون و ئاشکرایە ئێمە ئیشەکەین لە پێناوی گەشەکردنی ئابووریەکی هەمەجۆر ئابووریەک کە پشت ببەستێ بە تەکنۆلۆژی سەردەمی ئابووریەک کە جەوێکی لەبار بڕەخسێنێ بۆ کەرتی تایبەت بۆ پشتگیریکردنی کۆمپانیا بچووکەکان بۆ وەبەرهێنان لە گەنجەکانمان لە داهێنەرەکانمان لە کارسازەکانمان هەمووشی لەژێر چەتری گەشەکردنی حکومڕانی و بەهێزکردنی حکومڕانی لە پێناوی ئەمەدا ئێمە بەردەوامین لە بە دیجیتالکردنی خزمەتگوزاریە حکومیەکان بەردەوامین لە کەمکردنی ڕوتیناتەکان بزانم ئەم بەڕێزانە حەزەکەن توزێ خێراتریش بین لە کەمکردنی ئەو ڕوتینانە بەڵام بەردەوامین و بەردەوامیشین لە زیادکردنی شەفافیەت تاکو کارکردن لە سلەیمانی ئاسانتر بێ خێراتر بێ و پێشبینی کراوتر بێ بەڵام تەنها ئیش ناکەین لە ناوەندەکانی شار بەڵکو لە ئێستاوە گرنگیەکی زیاترمان داوە بە فراوانکردنی چالاکیە ئابووریەکانمان لە شارەکانەوە بۆ قەزاکان و بۆ ناحیەکان چکە نەبێ ئەو دەرفەتەی کە ڕەخساوە ئەمڕۆ تەنها لە ناوەندەکانی شارە نەمێنن بەڵکو بگوازێنەوە بۆ هەموو قەزا و ناحیەکان بەتایبەت ئەگەر ئێمە باس لە کەرتێکی گرنگی وەکو کشت و کاڵەکەین کە باسی کەرتێکی گرنگی وەکو گەشت و گوزارەکەین و ئەوەی کە ئێستا دامان هێناوە بە بەستنەوەی گەشت و گوزار و کشت و کاڵ لە ڕێگای گەشت و کاڵ ئەمانەش لە بەشێکی زۆریان لە قەزا و ناحیەکانە ئەکرێ وەک پیشەسازی خۆراکیش و پیشەسازی کشت و کاڵیش ئەمانەش پێویستن بگوازێنەوە بۆ دەرەوەی شار تاکو ئابووری قەزا و ناحیەکانیشمان گەشە بکەن سلەیمانی بەڵێ پایتەختی ڕۆشنبیریە و هەمیشە خشانازی بەو ئازادیە ئەکا کە لێرەدا هەیە بەڵام سلەیمانی تەنها پایتەختی ڕۆشنبیری نەماوە بەڕێزان ئەمڕۆ سلەیمانی پایتەختی داهێنانە پایتەختی کارسازیە نەک تەنها بۆ کوردستان بەڵکو بۆ هەموو عێراق خەریکی دروستکردنی ژێرخانێکین بۆ ئابووریەک کە پشت ببەستێ بە تەکنۆلۆژیا لە پێناوی ڕاهێنان بەنگەنجەکانمان لە بوارە جاجیەکانی دیجیتاڵی و ئێستا خەریکە عەکسە بێتەوە ئێستا ئێمە ئەوان ڕاناهێنین بەڵکو گەنجەکان خەریکن ئێمە ڕائەهێنن لەو تەکنۆلۆژیایی کە لە ئەمڕۆ لە جیهاندا هەیە و چۆن ئەو تەکنۆلۆژیە بەکار دێت بۆ چارەسەرکردنی ئەو کێشانەی کە لەبەر دەممانایە ئەمڕۆ سلەیمانی خاوەنی ژنگەیەکە بۆ ئەو کۆمپانیانەی کە تازە دەست بەکارە بن بۆ ئەو داهێنەر و بۆ ئەو کارسازانە کە ئەمڕۆ وەکو پێشتری شاماژەم پێدا تەکنۆلۆژیا بەکارەهێنن بۆ چارەسەرکردنی کێشەکانی ئەم سەردەما بەڵام ئێمە بەتەنیا ناتوانین زاڵ بین بەسەر ئەم هەموو کار و ئەم هەموو تەحەدیاتانە بۆیە من ئەمڕۆ دەستی خۆشەویستی درێژەکەینەوە بۆ IFC و بانگەوازێکی کراوەمان هەیە بۆ دۆستەکانمان لە IFC کە یارمەتیمان بن هەم بۆ دیزاینکردن و هەم بۆ تەمویلکردنی ئابووریەکی بەهێزتر بۆ سلەیمانی پێکەوە ئێمە ئەتوانین توانەکان بگوازینەوە بۆ دەرفەت بیرۆکەکان بکەین بە پیشەسازی و ئەو حەز و ئارەزووی کە خەڵکی کوردستان هەیە هەیەتی و خەڵکی سلەیمانی هەیەتی لە پێناوی ئایندەیەکی گەشتر ببێتە واقع پشتیوانیکردن و هاوبەشی ئێوە یارمەتی دەرەبێ بۆ ئێمە و بۆ بەرنامەکانمان خێراتر ئەکا
پرۆژەکانمان لە بواری وزە ژێرخان، لە بواری پیشەسازی، لە بواری تەندروستی، لە بواری لۆجستی، لە بواری پیشەسازی خۆراک و لە بواری تەکنۆلۆژیا هەمویان پێویستیان بە ئامۆژگاری و لەوە مهمتر بە تەمویلی ئێوەیە. و ئێمە وەکو حکوومەتێک و وەکو تاکێکیش بە تاوەتی پابەندم بۆ پشتیوانیکردنی پەیوەندیتان لەگەڵ کەرتی تایبەتی خۆمان هاوکارتانە بم بۆ ئەوەی ئەو ڕۆیا جوانەی کە هەیە پەرەی پێ بدرێت و گەشەی پێ بدرێت تاکو لە بەرژەوەندی خۆتان بێ وەکو IFC لە بەرژەوەندی کەرتی تایبەتی هەرێمی کوردستان و سلەیمانی بێ و لە بەرژەوەندی حکوومەتی هەرێمی کوردستان بێ، چونکە لە نەتیجە هەموو ئێمە هەمومان کارەکەین لە پێناوی یەک ئەرکی پیرۆز، ئەویش خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستانە. ئێمە باوەڕمان بە توانای سلەیمانی هەیە و ئەزانین کە پێکەوە کار بکەین ئەتوانین ئەو دەرفەتەی کە هەیە بگوازرێتەوە بۆ پێشکەوتنێکی پێوانەکراو. ئەمەش بەکاری هاوبەشی ئەکرێ بۆ ئابوووریەکی بەهێزتر بۆ هەموو، بۆ کوردستان، بۆ عێراق و بۆ سلەیمانی. هەرشاد و سەربەرز و سەرکەوتوو بن، بەخێر بێن دووبارە و سێبارە سەرچاوم.